کاتەوە باش مامۆسا باشتر. میدیا خان من سپاس دەکەم تۆ ئەگەر ئەو چاکەیەم لەگەڵا بکەی نازانی بۆ ئێمەی گەنج چەند بە سوودە کاتێک ئەو پیاوە بە ساڵە چوانە چیرۆکی ژیانیان بۆ ئێمە ئەیگێڕنەوە دەربارەی ئەو هەموو چیرۆکە گەورانەی کەوا لە پشتی ئەو پیاوە بە ساڵە چوانەوە هەیە ئێمەی گەنج کاریگەری باشمان لەسەر ئەبێ ئەوان زۆر زۆر ژیانی ئەستەمیان بڕیوە بەڕاستی سپاس دەکەم ئەگە بتوانی ئەو هاوکاریەم بکەیت من پێویستیم بەوەیە وڵا کاکە گیان کەس ئامادە نییە قسام بکە ئەوانە کۆمەڵێک پیر و بە ساڵات چوون کە تااقەتی هیچ شتێکیان نییە نەخۆشن تااقەتیان نییە هیچی ئامادەنین میدیا خان من ڕۆژنامە نووسێکم هەمیشە ئەمێ بابەتەکانم جیاواز بێ وەکو بابەتانی خەڵک نەبێت من کار لەسەر ئەوە دەکەم چینی گەنجی ئێستا بەرەو پێشتر بڕۆن کاکە گیان تۆ بۆ لە من تێناگەی پێت دەڵێم ئەوانە هیچیان ئامادە نین قسام بکەن تۆ یەک هەفتەیە واز لە من ناهێنی بەڵام مامڕەشیدێک هەیە وا بزانم بتوانم قەناعەتی پێ بکەم قسەت لەگەڵ بکە مەمنونم زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس دە باشە دوای ئاگادار دەکەمەوە خوات لەگەڵ ئەلۆ بەڵام میدیا خان مامڕەشیدم بۆ بنێرە زۆر باشە بەسەر چاو ئێستا دەینێرم سوپاس من ناوم شابازە ماوەی 5 ساڵە ڕۆژنامە نووسم من بابەتە ڕۆژنامە نووسیەکانم هەمیشە سوودی بۆ کۆمەڵگا هەبووە هەرگیز بۆ ڤیو کارم نەکردووە من بە دوای بینەر و خوێنەر ناکەوم بەڵکو ئەوان بە دوای خۆمدا ڕادەکێشم لە زۆر کەناڵ و پەیج و سایتەکان جێگام نابێتەوە چونکە بەشێکی زۆر لە دەستگا و ڕاگەیاندنەکان بە دوای ئافرەتی مۆدێل و تیکتۆکچی و پیاوی زمان شڕ و مهەڕیج و پیاوی جنێ و فرۆشدا دەگەڕێن دیداری ڕۆژنامەوانیان لەگەڵدا دەکەن بەڵام من وانیم دەمەوێت کۆمەڵگا هۆشیار بکەمەوە نەکوێرانی بکەم فەرموو مامڕەشید يا الله باشی شکر بەخێر بێ باشی دەکەم فەرمودانیشە يا الله مامڕەشید چۆنی سپاس دەکەم کچەکەی خۆ باشی لە دوت نردبوو بڕێ ئێستا پێم بڵە بزانم چ دەخۆی بابوت بێنن هیچ ناخ بۆ چایەک قاوەیەک شتێک کچەکەم بەخوای هەموو شتێکمان هەیە لێران الحەمدولله الحەمدولله بڕێ ئەمریکا مامڕەشید ڕاستەکەیت بوێە بانگم کردی دەمێ مۆزوعێکت لەگەڵ باس بکەم فەرموو مامڕەشید گیان فەرموو ڕۆژنامە نووسێک هەیە دەیهەوێ راپۆرتێک لەسەر ژیانی ئێوە ئامادە بکە بەڵام بەداخەوە هیچ کەسێک نییە کە قسەی لەگەڵ بکە منیش داواکارێکم لە تۆ هەبوو فەرموو داواکارێکم ئەوەیە کوتم ئەگەر بکرێ تۆ قسەی لەگەڵ بکەی نا کچەکەی خۆ ئەوەی لەگەم مەکە ئەوە دەتانی تەکلیفی یەشکە بکەیت بەڕاستی ئەمن ئامادە نیمە قسە لەگە هیچ ڕۆژنامە نووسەکی بکەم نا بەخوای تااقەتی هەندێم نەمایە باشە ئەخر بۆ حەز ناکەم کەس لەبارەی من و ژیانی من هیچ شتێکی بزانێت ئەو دەردەی ئەمن هەیتم ئەو غەم و خەفەتەی هەیتم هەندێک بەس بە خۆم بزانم مامڕەشید گیان تۆ کەسێکی بە ئازموونی پێویستە قسەکانی تۆ بگا بە ئەوانەی داهاتوو یانی من حەز دەکەم بەڕاستیە تۆ قسەی لەگەڵ بکەی چت گوت مامڕەشید پێم بڵە کە ڕازی والله کچەکەم بڵێت دڵم مەشکێنت تکایە بەخوای ئەوە لە بەخاتری تو ڕازیمە دەست خۆش بێ باش بەس پێم برێ کەنج نییە و ڕۆژنامە نووسەرێتم ئێستا من تەلەفۆنی بۆ دەکەم وا بێ بەیانی بێ خۆی دێ بە دواتدا دەتباتە ئەو شوێنەی دوای لەگەڵێت راپۆرتەکەی بکەن و پێشی دەڵێن بتگەڕێنێتەوە بەسەوە دەستت خۆش بێ سپاس دەکەم ئێستان بڕۆم و بەڵێ فەرموو دا باش خواحافیز خواحافیز خوات لەگەڵ بێ ئەلۆ باشی کاکە گیان سپاس دەکەم بەڕێزی ئەوە ئێستا لەگەڵ مامڕەشیدی قسەم کرد توانیم ڕازی بکەم بۆی کە قسەت لەگەڵ بکە ئەرێ وەڵڵا باشە کەواتە بەیانی خۆت وەرە بە دوایدا
بچنە دەرەوە راپۆرتەکەی بکەن دوایی بیگەڕێنەوە ئێرە دەستت خۆش بێ زۆر سپاس خواحافیز